هەزاران پەناخواز لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقاوە پەڕیوە بوونە و قەیرانی مرۆڤاتیان خۆڵقاندووە. ئاکیلس سۆرێس خەریک بوو سەبارەت بە قەیرانەکە لە قوتابخانەکەی لە بارسلۆنا زانیاری زیاتر وەدەستبێنێ، هیوادار بوو هونەرێک بخۆڵقێنێت لە دەمێکدا زیاتر فێر دەبوو. هەستێکی وای لە مندا پێکێنا کە چاکێتی مەلەکردن لە دوورگەی لیسباس وەدەستبێنم کە شوێنی گەیشتنی گەلێک کۆچبەر بووە. سۆرس بە یارمەتی شارەداری لێسپاس دۆرگەیەکی یونان کە توانیوێتی چارەسەری گرفتی پەناخوازی زۆر بکات و گەلێک کۆچبەری لێیە، سەرنجام کەرەسەی بۆ کارە هونەرەکەی واتە سەدان چاکێتی مەلەوانی پێگەیشت. کاتێ دەستم لێدان بۆم دەرکە و هەر کام لەو چاکێتی مەلەوانیانە ژیانی مرۆڤێکە و بۆنی دەریا لێدەهات. ئەوەش کارتێکردنی زۆرتر لە پێشوو بوو کە بیرم لێ دەکردەوە. ئەو بەو چاکێتانە پەناگایەکی دروست کرد کە وەک هی خەڵکی جەمسەری باکوور دەچوو. ئەو کارە هونەریە لە پەیکەربەندی جۆرا لە باشووری ئەفریقا و ئیتالیا ڕابگرا بۆ کانەدان نیشانی خەڵک دراوە. سۆرس بۆ جێژنی نەخشە داڕشتن لە لۆس ئانجلس بوو، نمونەیەکی بچووکی لە چاکێتی مەلەکردن بە شێوەی مینیاتۆر ساز کرد کە لە فابریکی دروست کرد بوو. ئەو دەڵێت ئەو پێشانگایە لایەنی سیاسی نییە. لە ڕاستیدا پرۆژەکە بۆ ئەو مەبەستە نییە کارتێکردنی لەسەر ڕوانگەی کەسێک هەبێت، مەبەستی خزمەتکردنە بۆ ئەوەی هاندەری زیاتر بۆ کەسێک بێت کە بیەوێ زیاتر سەبارەت بە ئەو قەیرانە زانیاری بدات وەک ئەوەی من ئەنجامدا. ئاژانسی پەناخوازانی نەتەوەی گرتوەکان دەڵێ زیاتر لە 65 میلیۆن کەس لە سەرانسەری جیهاناوەرە بوونە، زیاتر لە 22 میلیۆن پەناخوازن. ئەو کەسانە زۆریان بۆ هێنراوە لەبەر شەڕ و ئازاردان پەڕیوە بن. سۆراس دەڵێت ئەوە بابەتێکە دەیهەویست خەڵک بیری لێ بکەنەوە.